هێزا ئەمنیەکان دەکەین زۆر سوپاسیان دەکەین الحەمدوللا زیانی جانی نەبووە بە زیانی مادیە الحەمدوللا لەخوا بە زیادی هەمووی باشن زیانەکە زیانی مادی بوو شۆرتی بەنزین بەتار دەکرا لەو کاتە ئیتر شەرارە ئەوە دروست بوو ئاگرەکە بوو الحەمدوللا هەمووی سەلامەتین هیچ مشکلەمان نییە پێنج نەفەری سووک دەستیانانە برینداری سوتایە ژنی ئەوەش سووکن زۆر سوپاسی کارمەندانی ئاگرکوژێنەوە دەکەن ڕاستی بە پەلە سووکێشتە پێمان بە زووترین کات زۆر سپاسی هێزە ئەمنیەکانیش دەکەین الحەمدوللا زۆر باشن هەمووی زۆر باشن زۆر سپاسیان دەکەین بەڕاستی سپاسی هەڵ ئێوەش دەکەین و بە دەنگمان و هاتن زۆر زارێز هەمومان لە هێزە ئەمنیەکان بەجێشتر دیار نیە هێشتا دیار بەس ئەو خەزانانی ئێوە کە دیار نیە زۆر سپاسان دەکەم زارێ مەشغوڵ داوای